لیارێکی بەهێزی هەفتەی دەی خولی ئەستێرەکانی عێراق شوڕتەی پاڵەوانی سێوەرزی ڕابردوو لەسەر یاریگای شەعب پێشوازی لە زاخۆی پێشەنگ کرد. لانیوە یەکەم شوڕتەی مۆرپۆش یاریەکی تاگلانەی ئەنجامدا، فشاری خستو بۆ سەر گۆڵی کوڕانی خابوور. شوڕتە دەیەویست قەرەبووی ئەنجامە خراپەکانی لە خولی بژاردەی پاڵەوانەکانی ئاسیا بەرامبەر زاخۆ بکاتەوە، بەڵام زاخۆیەکان لە نیوە یەکەم خۆڕاگر بوون و نەیان هێشت گۆڵەکەیان بەسەر بکرێتەوە. لانیوەی دۆم دووبارە هەڕەشەکانی شوڕتەی خاوەن ماڵ دەستی پێکردەوە، بەڵام ئەمجارە زاخۆ بێوەڵام نەبوو، دەستەوەستانیش نەبوو بەرامبەر هێرشەکانی شوڕتە. لەم دەرفەتە کوڕانی خابوور تەواو نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ. گۆستافۆ هینریک مەترسی خستە سەر گۆڵی ئەحمەد باسڵ، بەڵام ئاکام هاشم لە دوا سات فریای شوڕتە کەوت و تۆپەکەی دوورخستەوە. گۆستافۆ هینریک بەوە نەوەستا و لاخولەکی 58 بربەستی یەکسانی شکاند و زاخۆی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. مۆرپۆشەکانی خاوەن ماڵ کەوتنە پەلە قاژە و هەوڵەکانیان بۆ گۆڵی یەکسانی چڕ کردەوە. زۆرترین دەرفەتیش لە پێش موهەنەد عەلی ناسراو بە میمی بوو. لە کاتێکدا شوڕتە بە دوای گۆڵی یەکسانی و وێڵ بوو، زاخۆ دەرفەتی گۆڵی دووەم و دڵنیایی لەدەستدا. یاریەکە تا کۆتایی هاتنی 90 خولەکی ئاسایی و 6 خولەکی زیاد کرا و وەک خۆی مایەوە و زاخۆ براوە بوو. زاخۆ شوڕتەی لە مەرزە تووشی یەکەم شکست کرد و بە 19 خاڵ لە پێشەنگ یانەکانی خولەکە مایەوە. شوڕتەش بە ئەنجامدانی 7 یاری و 3 یاری دواخرا و بە 14 خاڵ لە خانەی حوتەمە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.